جموجوڵ و پەیوەندی ئابووری و بازرگانیەکانی نێوان هەرێمی کوردستان و کۆماری ئیسلامی ئێران ساڵانە بە زیاتر لە 6 ملیارد دۆلار دەخەملێندرێت، هەرچەندە لە دوای پرۆسەی ڕفراندۆم بەوەی داخستنی دەواازە سنووریەکان بۆ ماوەیەک زیان بەو پەیوەندیانە گەیشت، بەڵام لە چەند مانگی ڕابردوودا هەنگاو بانگا و جموجوڵە بازرگانی و ئابوووریەکانی نێوان هەردوولا خەریکە دەگەڕێتەوە دۆخی ڕابردوو. ئاڵوگۆڕی بازرگانی هەرێمی کوردستان لەگەڵ جمهوری ئیسلامی ئێران زۆر باش ئەڕوا و پەیوەندیش باش هەیە لەگەڵ کۆمپانیاکانە و کارخانەکانی وڵاتی جمهوری ئیسلامی ئێران هاتوونەتە هەرێمی کوردستان زیاتر ئەیانەوێت پێگەی خۆیان بکەنەوە، کاڵەکانی خۆیان زیاتر بە بازاڕی هەرێمی کوردستاندا بکەنە مەبەستی سەرەکی خۆیان و بەو شێوەی کەوا ساڵان تەعامل کراوە ئێستا زیاتر بەڕێوەداوام ئەیانەوێت پەیوەندیەکانیان بەهێزتر بکەن. هەرێمی کوردستان لە ڕێگەی 4 مەرزی سەرەکی باشماخ و پەروێزخان و سەیرانبەن و حاجی ئۆمەران و چەند مەرزێکی لاوەکی ڕۆژانە بە قەبارەیەکی زۆر ئاڵوگۆڕی بازرگانی و ئابووری لەگەڵ کۆماری ئیسلامی ئێراندا هەیە. ئەمە شوای کردووە لە پاڵ بەگەرخستنەوەی جموجوڵە بازرگانیەکان دەرفەتێکی زۆری کار بۆ کاسبکارانی هەرێمی کوردستان بڕەخسێت. پەیوەندی هەرێمی کوردستان لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانە پەیوەندیەکی زۆر پتەوە، ئاڵوگۆڕێکی بازرگانی و زۆر ئاسانکاری لەلایەن هەردوو لاوە، هەم لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە هەم لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە کراوە و پەرش زیاتر بە مەرزەکان دراوە و قەبارەی ئەو ئاڵوگۆڕی بازرگانیە بەرەو زیادبوون ئەڕوا بە بەردەوامی. هەرێمی کوردستان بەهۆی پێگا جوگرافیەکەیەوە لە دوای وڵاتی تورکیا زۆرترین قەبارەی بازرگانی و ئابووری لەگەڵ کۆماری ئیسلامی ئێراندا هەیە. وەک بەرپرسانی هەردوو لاش دەڵێن بەنیازن لە ئایندەدا ئەو پەیوەندیە ببەنە قۆناغێکی باشتر لە ئێستا. مەریوانە بڵا، کورتسات نیوز، سلێمانی.